ناجێگیری نرخی دۆلار و دابەزینی بەهای دینار کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیان و گوزەرانی خەڵک دروست کردووە، بە تایبەتیش لەسەر کاسبکاران و فرۆشیارانی بازاڕی خانەقین، وەک ئەوەی خۆشیان ئاماژەی بۆ دەکەن ڕۆژ لە دوای ڕۆژ تا دێت جموجۆڵی کڕین و فرۆشتن لە بازاردا ڕوو لە سیستبوون دەکات. کاکە نەخۆش کابرا نەخۆشی بێ چی بکە؟ نەڕاتب هەیە نەهن هەیە ئینسانی ئمڕۆ بەچی ئەژێ ئمڕۆ ئێمە گەرەکمانە لە هەریمە کوردستانە لە بەغایە لە مستەفە کاظمیە گەرەکمانە ئەم قەیرانە بۆمان بکەن. نازانی سعری چۆنە و تەثیرێکی هەیە لەبان دوکاندار کە ئیسا حاڵیان ئێمە ئەفرۆشی من ئەشیا ئەفرۆشین نەفس سعر خۆی ناتوانانی من بچین من ئەشیای تازە بێری من ئەشیای تازە بێری من احتیمالێ سعری بگۆڕێت سعری بگۆڕێت تەثیری هەیە لەبان کیە لەبان ئەو خەڵکەی لە کە بێن تشت بکڕن خەڵکی شەترسیە و موچە نییە و خۆ دەزانی بازار نییە و زەرمەندی یەکەم هەر هاوڵاتیە و ڕجاکەی من لە دوکاندارەکان ئەوەی ئەسعار قەدیم هالەبانیان تەساهل وەڵ خەڵکە و بکەن فی سەبیل ئەوەی فەقیر و فوقەرا بڕەسدە مەعیشەت خۆیە وەڕاستی کاری کردیای لە بازار تماشای بازارکەی من وەکو منعەتە جەول ئەلێواز کەس نیادە بازار. ئەو بەرز و نزمێ خێرایی کە نرخی دۆلار و دینار ڕۆژانە بەخۆیەوە دەیبینێت وای کردووە کە هاوڵاتیان بوێری کڕینی شتومەک و پێداویستیەکانی ڕۆژانیان نەبێت. خاوەنی نووسنگەیەکی ئاڵوگۆڕی دراو لە خانەقین دەڵێت کاریگەری لەسەر ئەوانیش کردووە. بەخۆ ئەم بازار و بەرز و بەرز و نزم بوونە زۆر کاریگەری هەیە لەسەر ئەم خەڵک ئەم خاوەن سێرەفەکان بە یعنی گوناحیان چییە؟ یعنی زۆر هەیە زۆر هەیە خەساری کردووە یعنی ئەم خەسارە یعنی چۆن ئامادە نەبوو بۆ ئەم خەسارەتە. بەهۆی ناجێگیری نرخی دۆلار و دابەزینی بەهای دیناری عێراقی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بازار دروست کردووە بە جۆرێکیش بۆتە هۆی سستبوونی جموجۆڵی بازار. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.